ئەمڕۆکە یعنی واقعکەوە وای ئەوێت ئێمە هەچیر لە دڵمانایە ئەوە حەودانە ساڵە بخێنە ڕوو دانیشتن کراوە کاتی خۆی ئێمە لەگەڵ شێخەکان ناوەکانی قەیس نەجم سێ چوار کەس بوونە بە ئامادەبوونی مامۆستا غەفور لەتیفگلی لە ناو کەرکووک لە حمێرە دانیشتن کراوە هاتوتە کەرکووکەوە یەک کۆمەڵ جگارە و پاکەتیان بردوێتەوە بۆ ئەیانە ڕسمی کوڕەکانیان گشت هاورد فقط ڕسمەکەی بەرزانیتیانە بوو دوای ئەوە حەویجە تەحریر کرا تا ئێستاکە من لە حەویجە سەرەداوم دەست نەکەوتووە ئێستا ئەوانەیەوە لە وەفتەکەیا بوون دیارین حتاکو پێش ئەوەی لە حەویجە بوون ماڵ و مناڵەکانیان لێرە گوازرانەوە بۆ سلێمانی بران ئێستاش ئەو شێخانەوە لە سلێمانی ئەمە زانیاریەکەی بازارێ مقابلە بکەن لەگەڵ ئەو شێخانەیەکەوە لە سلێمانی لە حەویجە بوون بەڵێ لە حەویجە بوون هەموو کاتێ زانیاری هەبوو هەتاکو ئەو کاتێکەوە ئێوارانێکی ڕسمێکمان بۆ هات تقریبا پێشمەرکان چاویان بەسترا بۆ بە پەڕۆیەکی سپی لە دوای ئەو مناڵانەی ئێمە ون بوون ئێمە جەماعەت هەڵسان لەگەڵیانە تەنسیقیان کرد لەگەڵ ئەو جەماعەتە شێخەیە ئەو جەماعەتە شێخە هاتنە ئێرانە چوونە مەڵبەند دانیشتنیان کرد هەموو شتێک ئێستا ئەوان ئەزانن پێشمەرگە دیلەکان لەکوێیە بەڵێ ئەوان ئەزانن لەکوێ خۆی ئەم پیاوەم بردووە لەگە سەید غالی و مام ئەحمەدا بردووەتە ماڵ شێخەکە پارێزراوە شێخەکە جوان پارێزراوە بابێ بۆمان ڕوون کاتەوە کوڕەکان ئێمە لەکوێیە